لە دۆزەخدا پەنا بەخوای گەورە خواردنێکی بەتام نییە، خواردنێک نییە کە خۆش بێ بەتام بێ ئەگەر یەک ژەمیش بێ. بەخوای گەوراوەی لە دۆزەخدا بێ یەک ژەمێک خواردنی خۆش ناخوات. ئەزانی خواردنیان چێ لە قورئانە باس کراوە لە حەدیثا باس کراوە؟ خواردنیان داری زەقومە، بەرووبوومی داری زەقوم. داری زەقوم ئەو دارەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صەحیحدا ئەگەر یەک قەترەیەک یەک دڵۆپێک یەک تکێ ئەو بەرووبوومەی کە داری زەقوم دەگرێت لە ناو جەهەنەما خوای گەورە سەوزی کردووە و شینی کردووە. ئەفەرمێ ئەگەر یەک قەترەیەک لەو داری زەقومە بێتە ناو بەحرەکانی دنیا و بتکێتە ناو بەحرەکانی دنیاوە، هەرچی خەڵکی سەر زەوی هەیە ژیانی تێکەچێ. یەک قەترە. دەفەرمێ حاڵی ئەو کەسە چۆنە؟ پێغەمبەری خوا دەفەرمێ ساسەم کە خواردنی داری زەقومە، ئەبێ حاڵی چۆن بێت؟ ئەمە خواردنەکەی. و خواردنێکیش لەکی ترەوانە بریتیە لە چی؟ لەیس لەهم طعام إلا من ضریع. خواردنیان نییە ئیلا دڕکی حوشتر خوار نەبێت، دڕکێکە پەنا بەخوا کاتێکە دەیخۆن لە برسا دەیخۆن لە قورگیان گیرە بێت نە ئەچێتە خوارەوە نە دەریشە چێ. ئەمە خواردنیانی دۆزەخ. خواردنیان چییە؟ ولا طعام إلا من غسلين. خواردنیان نییە ئیلا غسلین نەبێ. خوای گەورە دەفەرمێ ئەمە هەمووی ئاەتی قورئانە. غسلین چییە؟ کاتێک کە دۆزەخەکان پەنا بەخوا دەسووتێن و دەقرچێن و گیانیان دەتاوێتەوە، کێم و جەراحەت و زووخاو دەرەچێ، ئەو زووخاوە بە مشتە خۆن و لە جیاتی خواردن پەنا بەخوای گەورە. ئەوە ژیانی دۆزەخە. بۆ زینا دەکەی، بۆ بەدڕەوشتی دەکەی، بۆ شەریک بۆ خوا بڕیارە دەی، بۆ خەڵکی دەکوژی لە پێناو دنیایەکی هیچە، بۆ غەش و خیانەت و دزی دەکەی، بۆ زوڵم دەکەی، ئەوە دۆزەخە. بۆ ئەوەی کە پاروێکی چەورت دەستکەوێ، پاروێکی خۆشت دەستکەوێ، خۆت دەخەیتە حاڵەتێکی ئاوا، ئەمە خواردنت بێ. دەی بگەڕێرەوە لای خوا، بگەڕێرەوە لای خوا. خوشکی بەڕێزم، خۆت داپۆشە. تۆ بەرگەی ئەم خواردنانە ناگری، ئەبێ بیشی خۆی چاریشت نییە. خۆت داپۆشە، باڵاپۆش بە. سەقافەت و ڕۆشنبیری لە ڕوت و قوتیدا نییە. ئەوە فەرمانی شەیطانە، تۆ جێبەجێی دەکەی.